سڵاتان لەبێم کاتتان باش ئێمە ئێستا لە قەزای سەی سادقین دیارە چل ڕۆژ پێش ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی لە شار و شارشتە جیاوازەکان خۆپشاندان و ناڕزایەتی خۆڕسکی هاوڵاتیان بەجێرە لە جارەکان بەڕێوە چوو لە خۆپشاندانەکاندا گرژی و ئاڵۆزی دروست بوو لەو ئەنجامیەوە گرژیانە ژمارێک لە گەنجان و خۆپشاندەر بوونە قوربانی و ژمارێکیان لێ دەستگیر کرا. ئێستا لە قەزای سەی سادق چلەی ماتەمێنی بۆ دوو لەو کەسانی کە لە خۆپشاندانەکاندا بوونە قوربانی بەڕێوە دەچێت کە شەهید هێمن عەلی و شەهید ئاکارن لە مەراسیمێکی تایبەتدا یادی ئەو دوو خۆپشاندەرە قوربانیە دەکرێتەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوە چوونی مەراسیمەکە کاک دارام لەگەڵا ئەبێ یەکێک لە ڕێخەرانی ئەم مەراسیمە. کاک دارە ئەم کاتت باش پێمان بڵێ ئەمڕۆ لێرە ئەم مەراسیمە چۆن بەڕێوە چێ؟ زۆر سپاس بەخێر بێن. دیارە ئەمڕۆ چل ڕۆژ تێپەڕێ بەسەر شەهیدبوونی یەکەمین شەهید کاکە هەرێم عەلی شەهیدی خۆپشاندەرەکانی مانگی پێشوو. ئێمەش وەکو خەڵکی هاوشاریان و چالاکانی مەدەنی و کەس و کار و خەڵکی دەڤەرەکە بە تەواوی ئەمڕۆ هەمووی ڕەشپۆشە چل ڕۆژە بەسکردنە بەرپرسیارەتی و بە دووپاتکردنەوەی پەیامی خۆپیشاندەران بەوەی کە ئێمە لە پێناو ئازادی و نان و خزمەتگوزاریان خۆپیشاندانەکرا و ئەمانە کوڕی یەک ماڵ بە ماڵمەی ئەم شاران هەستاوین بە گۆڕانی چلەی ماتەمینی بۆ هەردوو شەهیدەکە و لێرەوە پەیامی شەهیدان و پەیامی خۆپیشاندەران و پەیامی هاوشاریان و پەیامی خەڵکی دەڤەرەکە بەگوێی هەموو دنیا دووبارەکەنەوە ئێمە بشێونەر نین، ئێمە ئاشوبەچی نین، ئێمە خزمەتمانەوە، ئێمە دەسەڵات بە دەسەڵاتی خۆمان نەزانین، ئێمە خزمەتمانەوە لە پێناو خزمەت و ئازادی و خزمەتگوزاریەکی زیاتر بۆ سنوورەکە خۆپیشاندانمان کردو. ئێمە ئەمانەیە بە زمانێکی تر پێیان بڵین لێرەوە ئێمە بێدەنگ نین، ئەم شارە زیندووە، ئەم شارە خزمەتێوە، گەنجەکانمان بێکارن، گەنجەکانمان لە بێکاریە هاوارەکەن بۆ کار. بۆیە لێرەوە تێگڕا و پێگڕا ئەمانەوە دیستانەوە ماتەمینی خۆمان لە چلەم ڕۆژە بۆ تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی و شەهیدانی ڕێگای ئازادی و نان دووپاتکردنەوە. ئێوە بێ بنەماڵەی ئەو شەهیدانە سکاڵای یاساییان تۆمار کردو. ئێوە وەک چالاکوانان چۆن ئاگاداری تا چەند ئاگاداری ئەو کەیسن؟ دیارە چالاکانەوانی شار لە کۆبوونەوەیەکە ئێمە لیجانمان داناوە، هەر لیژانێک بەکاری خۆێستاوە. ئەو لیژانی کە پابندە بەلانی پەیوەندی و علاقات لەگەڵ هاوڕێیانە چۆتە بەردەم دادگا و لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار و هەروەها یاساناسا ئەو بەد ئەوە کەیسەکە زیاتر ئەوان خۆی ئاگانێتی داوایان لەسەر تەقەید کردووە و قسەیان لەسەر چیوە و خەڵکی شار و چالاکانن لە ئاستەعامەکە پشتگیریان چۆن خوێنێک لە پێناو شارێ و خزمەتگوزاریەکە ڕژاوە هاتوونەوە لیژنێکی تایبەتمەندمان هەیە ئەوان سەرپەرشتی کارەکانەکەن. کاک دارە ئەمڕۆ جگە لەم مەراسیمە هیچ شتێکی تر بەڕێوە چێ؟ ئایا خۆپشاندان یان هیچ شتێک بەڕێوە چێت؟ من ئێمە تەنها ئەمانەیە لە چلەکە چلەیەکی ماتەمێنی بەڕێوین ئەوەی کە لە دەرەوەی ئەم چلە بەڕێوە چیە پەیوەندی بەم نەبم لیژنەوەی و نەبم کارێ ئێمە تەنها چلەیەکی ماتەمینیە و لە دوای ئەم چلە ئێمە کارەکانمان کۆتایی پێیە. ئەمە چلەم ڕۆژە چلەیەکە وەکە هەر کەسێک کە شەهیدە بێ یا گیان ئەسپێرە چلەیەکی ماتەمینی بنەماڵە ئێمە بەشێکی چالاکانە بەشێکی تریشی بنەماڵێ و بە کارەکە ئەستاون. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کاک دارە. دیارە ئێستا لە نێو هۆڵەکەدا کەس و کاری ئەو شەهیدانە هاتوون، ئەوە بنەماڵەی شەهید هێمن عەلیە لێرە داوە دایکێتی ئەمیش ئەوەی کە دەبینین باوکێتی من ئەگەر بتوانن توانای گفتوگۆیان هەبێ دەمەوێ قسەیەکان لێ وەرگرم. مام عەلی بۆ خۆتان خۆش بن لەم ڕۆژەدا ئێوە پەیامتان چییە؟ وەڵای قسە بۆ ناوتێ خۆشکم داوای لێ برنەکەم هیچ بۆ ناوترێ چاوم ڕست بگە هیچ بۆ ناوت. مام عەلی ئێوە سکاڵای یاساییتان تۆمار کردووە، داواکاریتان چییە؟ داواکاری بەدەوەی ئەوان کردو بە دزای خۆیان بگەن بەرپرسی ئەم شارە ئەوانەی کە کەمەتەرخەتمون لەم شارەیە لاچن کەسێکی بێلایەنی بێحیزبی دان لە شوێنی ئەوانە پەیامان ئەوەیە چی نەکراوە بۆ ئەم شارە بۆی کرێت ئەوەی گیراوە لەوە فێشکەبەر نەبوو ئەوانە داوای لەوانە ئەوانش بەربگن هیچم نییە. چی بەو کەسانە ئاڵی کە لە کاتی خۆپشانداندا تەقە ئەکرێ خەڵک ئەبێتە قوربانی؟
داواکاریتان چێ بۆی جەرگی کەس هاوشێوەی ئێوە نەسووتێت دووبارە والله هەرێم ئەمە بەشی ئەمە بوو تا لە ماڵی ئەمە بوتی ڕۆڵێ وشی ساقێ ڕۆڵی میلەتە داواکەین ئەو کەسانەی کە بەوای تەقان کرد بە تدەخواانگەن بەرپرسانی ئەم وڵاتە بچنە بە خۆیان ئەو خۆپیشتاندان نەکرێ بە شێوەیەکی جوان هەسوکەوتیان لەگەڵاکەن تەقان لێ نەکەن تەقەشەکرێ بە ئاسمانە بیگەن نەک بە قەسە کوشت پیانونن دان شتێنی بەرژیران پیانونیان کوشتن سەر خۆشە خۆش بن دیارە ئەوە باوکی شەید هەرێم عەلی کە یەکەم شەیدی خۆپیشاندانەکانی قەزای سەی سادقەوەیش هاوکات دایکێتی کە تاوەکو ئێستا خەمبارە نیگەرانە بۆ ڕۆڵەکەی کە چاوی بە وێنەکانی دەکەوێت دیارە هەستێکی زۆر ناخۆش و دڵێکی پڕی هەیە لە ئێستادا وردە مەراسیمی چلەی شەهیدانی خۆپیشاندانەکان لە قەزای سەی سادق لە هۆڵی بۆنەکان بەڕێوە دەچێت و کەم لە هاوڵاتیان و چالاکوانانی ئەم شارە و بنەماڵەی ئەم شەهیدانە دیانە هۆڵەکەەوە و مەراسیمەکە پاش چەند خولەکێکی تر لە نێو هۆڵەکەدا دەست پێ دەکات دیارە لە کاتی خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی کە ژمارەیەک لە هاوڵاتیان و گەنجان خۆپیشاندانیان دەکرد بۆ نان بۆ ئازادی لە کاتی خۆپیشاندانەکاندا گرژی و ئاڵۆزی دروست بوو زیاتر لە دەکەس لە خۆپیشاندەران شەهید بوون و ژمارەیەک زۆر لە ژمارەیەکیشان بریندار بوو هاوکات وەک باس دەکرێت زیاتر لە 400 کەسیش دەستگیر کرا لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکاندا و ئێستا لە قەزای سەی سادق بەراسیمی چلەی دوو لەو قوربانیانەی خۆپیشاندانەکانی 40 ڕۆژ پێش ئێستا بەڕێوە دەچێت. هاوکات من ئەمە ئاماژە بۆ بدەم یەکێک لە بنەماڵی ئەم شەهیدانە شەهید هەرێم لە دادگای قەزای سەی سادق سکاڵای یاساییان تۆمار کردووە لە دژی ئەو کەسانی کە تەقەیان لە خۆپیشاندەران کردو و تەقەیان بەسەر خۆپیشاندەراندا کردووە سکاڵای یاساییان تۆمار کردو و داوا دەکەن کە ئەو کەسانی کە تەقەیان کردووە بدرێنە دادگا و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە.